عریزە نووسەکانی دادگای سلێمانیە وەکو باز دەکرێت لێرەش عریزە نووسین کراوە بە ئەلکترۆنی بەڵام جیاوازی لەگەڵ نرخی ڕابردووانەیە کە بەدەست نووسیویانە و بە هەمان سعری پێش و بە هەمان نرخی ڕابردوو عریزە نووسن جیاواز لە دادنووسەکان لە کە ئێستاکە سەر ڕاوێکە نەکراوە بە ئەلکترۆنی تەنها بە کۆمپیوتەر نووسینە کراوە بە 25,000 و دواتر بە بڕیارەکرایەوە بە 15,000 ئێمە لێرە ڕووماڵێکەکەین بزانین لێرە عریزە نووسین چۆنە بە چۆن کراوە ئەلکترۆنی و نرخی چۆنە. السلام عليكم. لێرە کە هاوڵاتێک دێ داوای عریزەکات چۆن عریزەی بۆ نووسن ئایا ئێوە بە ئەلکترۆنی یاخود بەدەست چۆنە؟ ئێمە تقریبا 3 تا 4 ساڵە بێ بووە بە ئەلکترۆنی بەگشتی لە چەند هەزارەوە بڵین کەمترین عریزەیە کە پای لێ بچێن نرخەکەمەکەی چەنە و زۆرترین چەنە؟ ئێمە خەڵکێکیە تەلامان کە عریزەی دادگاکانی کەت نیەوێت کەتن یا مەسەلەن لێکۆڵینەوە ئەمانە 1000 دینارە سەنین لە عریزەیەکی تر تحقیق دادگای تحقیق و ئەوانە 1000 دینارە سەنین بەڵام باقی ئەوانی کە سیستەمەکەی ئەلکترۆنیە و بە پێویستی بە سیستەمە ئەلکترۆنیەکە هەیە لە 3000ەوە هەمانە تاوەکو 5000. والله من 35 ساڵ زیاتر عریزە نووسم هەر لە دادگای سلێمانی بووم و بەهێنێکیش لە کاتەبە عەدلی سلێمانی بووم شێوازی عەریزەنووسی جاران هەر بەدە زەمان نووسی بەڵام ئێستا داوای تقریبا 5-6 ساڵە بێت بۆ بە سیستەمی ئەلکترۆنی ئێمە لێرەوە کە هاوڵاتیەکە دێ ئەموو شتەکانی بۆ پڕەکەینەوانێ داواکاریەکەی بە ئەلکترۆنی ئەنێرین بۆ ناو محکەمە بەرنامەی ئایتی هەیە لەوێ کەواتە کە بوو بە ئەلکترۆنی نرخەکە نەگۆڕاوە هیچ نەگۆڕاوە ئێمە ئەوە سابتە لەلای ئێمە هیچ گۆڕانکارێکی بەسەر نەهاتووە بەڵام شتەکان ئاسانتر بوو هەم بۆ خەڵک هەم بۆ عەریزە نووسیش ئاسان بوو. بڵاو لێبێت و پێوان بڵێ چەندێکیان لێ سەندی؟ 5,000 بۆ داوای لیان سەنوم تهرەونە. ئێمە ئێستاوتین لە بەشی تەکنۆلۆژیای زانیاری دادگای سلێمانی ئەمانەوێت لەگەڵ بەڕێوەبەری ئەم بەشە بەڕێز ئەندازیار هەوڵ کاکەبرا قسەی زیاتر بکەین بزانین چۆن لێرە سیستمی عەریزە نووسین کراوە بە ئەلکترۆنی. ئەندازیار سڵاو لێبێ. لە ساڵی 2015 وەکو تێستکاری پێکرا و سەرکەوتوو مەفەق بوو کە ئێستاش تا ئێستاش بەردەوامە تەواوی بەشەکانی دادگای گرتوێتەوە ڕەبتی پۆلیس قۆناغی دووەمی کارەکانمان بۆ کراوە دەستی پێکردووە زۆرێک لە دادگاکان بۆ زۆرێک لەو کارانێک کە هەیەە بە تەواوەتی چۆتە سەر سیستمەک. ئەندازیار هەڵەتەوەی من بیستم شتێ تازە بوو باتە هاوڵاتی خۆش توانێت کە عەریزە پڕ بکاتەوە نێت بۆ لای عەریزە بە دڵنیایەوە ئەکاونت دروستکردن لەسەر سیستمی دادگا زۆر ئاسان نییە بۆی کە خەڵکە لە خۆ ئەکاونت دروست نەکا و داوا پێشکەش نەکا بەڵام یعنی یەک دوو قۆناغی زۆر ئاسانیە هاوڵاتی ئەتوانێت بۆ خۆی ئەکاونت دروستکە و سکاڵاکی پێشکەشی دادگا بکە یاخود هەر جۆرە ئیشێکی هەیە لە دادگایە بۆ نمونە بەڕێ بکات. یەکێک لە گرنگەکانی سیستمی ئەلکترۆنی ئەوەیە کە تۆ کار ئاسانی بۆ خەڵک بکەن جا کار ئاسانی بۆ ئیشەکانی کە یاخود کار ئاسانی بۆ گیرفانیشی بکات کاتێک کە تۆ سیستمەکەی ئەلکترۆنی بە پارەی ملت ئەو سیستمە کراوە بە ئەلکترۆنی بۆ کراوە میلەت ئەبێ خەڵک هاوڵاتی ئەبێ بەڕاستی لە خزمەتەکانی سودمەند بێنەوەکو بەڕاستی ئەرکێکی زیاتر بخاتە سەر گیرفانی. ئەمەی بینیتان بە ئەلکترۆنیکردنی عەریزە نووسین بوو لە دادگای سلێمانی بە هەمان نرخی پێش بە ئەلکترۆنیکردن. جیاواز لە دادنووسەکان کە بۆ 15,000 دینار بەرز کراوەتەوە. پرسیارەکە ئەوەیە بۆچی حکوومەت
نمونە باشەکانی کۆپی ناکات بۆ فەرمانگەکانی دیکەی. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی